سەرڕای ئەوەیە کەوا ئەم کۆڤید-19 ڕووی لە جیهان و بەتایبەتی هەرێمی کوردستانیش بەرکەوتووە. ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی پێشنیان ماکرا ئەو یادە بکرێتەوە بە شێوەی تەنها دانانی تاجەگوڵینە. ئێمە ڕێگری لە هیچ کەسێ ناکەن بەتایبەتی کە سوکاری ئەنفاکراوان ئەوان سەردانی خۆیان با بکەن. ئێمە ئەتوانین لەوێ بۆ نمونە پێداویستیەکانی خۆپارێزیان بۆ دابین بکەین بۆ ئەوەی کەوا پارێزا بن لەو نەخۆشیە و هەموو ڕێنوێنەکان دەکەین کەوا پارێزا بن لەو نەخۆشیە. ئێستا وەکو وەزارەت کار لەسەرەوەکەین کەوا سمپڵ نمونەی خوێن وەرگری لە سوکارەکانیان بەراورد بکرێت لەگەڵەوە و دوایەوە ئینشاءڵڵا ڕێکاریەکان دەگرێت بە وایان بهێنینەوە. ئێمە پەیوەندیمان تۆ لەگەڵ ڕێکخراوەکانە لەگەڵ ئەوانە دانیشتوین سەبار بەم یادە سەرجار کۆبوونەوەمان کردووە چەند جار بورە چەند جار کۆبوونەوەمان کردووە باسی ئەم یادەمان کردووە کە لە چۆنتی کردنەوە ئەوانش هاوڕابوون بە بۆنێ هاتنی ئەم پەتا کۆڤید-19 کەوا بەشەیەک شێوەیە بێ کە سوکاری ئەنفاکراوەکان و هەموو خەڵک بە گشتی زەرمەند نەبێ. ئەوان پێشنیاریان کرد کەوا خۆیان هەڵدەستن بەکردنەوەی ئەو یادە بە شێوە لە شێوەکان جگە لە ڕۆژی 4 ئێمەش ڕێگریمانە بوو بگرە هاوکاریان بین بەڵام بە بەرچاوگرتنی جێبەجێکردنی ڕێکاتە تەندروستیەکان. کێشە و گرفت هەموو شوێنی کێشە و گرفت یەکێ بە نسبەتە زۆربیان کێشیان لە موچە هەیەکەوە کەمی موچەکەیان. ئێمە لێرە نەبووینە کاتی خۆی بەپێی یاسایەک جێگیر کراوە. ئێمە هەوڵی ئەومان داوە یاسای ماف و امتیازاتی کەسوکار شەهیدان و ئەنفاکراوەکانە ئێمە هەوڵی ئەوەمان داوە کەوا لە کاتی هەموارکردنەوەی یاساکەدا نوێنەری ئێمە چەندجار ڕۆشتەوە ئەوێ ئەم کێشە و گرفتانە جگە لەوە کێشە و گرفتی ترمان هەیە گەیاندومانە بۆی کە لە یاساکە کاتێک هەموار کراوە لە پەرلەمان جێگیر بکرێ کەوا کەمترین کێشە و گرفتیانە بە یەکی لەوانە چارەسەرکردنی کێشەی موچەیانە. کێشە و گرفت زۆر جار ئەوانەی کەوا بۆ نمونە زەویان وەرگرتووە تا ئێستا تاپۆیان نەکردووە یان فەرمانی زەویان هەیە نوێ نەکراوەتەوە ئەوانەش ئێمە ڕۆژانە دێنە لامان نووسرایان بۆ دەکەین بۆلانی پەیوەندا بۆی جێبەجێ بکرێت. ئەوەی وارسە لای ئێمە سومن بووە جگە لە 44 ناو نەبێ ئەو ناوانشمان بەرز کردێتەوە بۆ دیوانی وەزارەت ئەوش بۆ ئەنجومی وەزارەت بۆ ئەو زەویان بۆ دابین بکرێت. ئێمە بۆ ئەوەی کەوا کەسوکاری سەرجەم شەهیدانی سەنگەر و شەهیدانی جینۆساید کراون دابمەزرێن. ئێمە لە ساڵی 2017 بۆ خۆمان ئەحسایەکمان کرد کەوا چەند کوڕی شەهید و کچی ئەنفال و شەهیدی سەنگەرمانێ بۆی دابمەزرێن. ئێمە هەوڵی خۆمامان داوە چەند جار لەگەڵ ڕێکخراوەکانی ئەوانەی کە لە ئێرە ئیش دەکەن قسەمان کردووە لەگەڵ بەڕێ سەرپێشای ئیدارە گەرمیان قسەمان کردووە بۆ ئەوەی کەوا چارەسەری ئەو کێشەیە بکەین. ئەوان سەبارەت بەو نەوانە ئێمە وەکو بەڕێوەبەری گشتی بە حەقی خۆیان دەزانین داواکارەکان جێگەی خۆیەتی و دەبێت جێبەجێ بکرێت بەڵام ئەوانش ئەبێ لەم ڕۆژە داوای بکەن بە شێوەیەکی شارستانیان داوای بکەن نەوەی ڕێگرم نشون توم یادەکە هیچ تاکە کەس و تاکە شەخص نییە هین هەموو ملەتی کوردە.